دوای چەند ڕۆژێک لە هەڕەشەکانی تورکیا بۆ سەرناوچەی عەفرین لە باکووری سووریا ئەمڕۆ وەزیری بەرگریە وڵاتە دەستپێکردنی ئۆپراسیۆنی سەربازی لەو ناوچەیە ڕاگەیاند. ئۆپراسیۆنەکەی تورکیا بۆ سەر هێزە کوردیەکانی عەفرین کە تا ئێستا ڕەزامەندی ئەمریکای لەسەر نییە بە بۆردومانی ناوچە سنووریەکانی نێوان تورکیا و سووریا دەستی پێکردووە. بەڵام بە وتەی وەزیری بەرگری تورکیا تا ئێستا هیچ هێزێکی زەمینی وڵاتەکەی بە ئاراستەی باکووری سووریا نەجوڵاوە. وەزیری بەرگری تورکیا لە لێدوانێکی تەلەڤیزیۆنیدا ئاماژەی بەوەدا وڵاتەکەی هیچ بجاردێکی تری لە بەردەستدا نەبووە جگە لە هێرشی سەربازی بۆ سەرە و هێزانەی لە باکووری سووریا باڵادەستن. وتیشی سەبارەت بە ئۆپراسیۆنی عەفرین وتوێژ لەگەڵ رووسیا دەکەین. هاوکات ڕوونیشی کردە وڵاتەکەی سیستەمی بەرگری موشەکی دژە تانکی پەرەپێداوە کە هێزەکانی یەپەگە دژی سوپای تورکیا بەکاری دەهێنن. وەزیری بەرگری تورکیا وتیشی زانیاریان هەیە سەبارەت بە توانە سەربازیەکانی یەپەگە و ئاگادارن ئەمریکا بە ئەندازەی سوپایەکی 30,000 کەسی هاوکاریە و هێزەی کردووە. هاوکار نەیشاردەوە کە سوپای ئازادی سووریا بە شێوەیەکی بەرفراون بەشداری ئۆپراسیۆنەکە دەکات. ڕوونیشی کردەوە هەوڵ دەدەن هێزی زەمینی تورکیا تووشی ڕووبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ نەبن لەگەڵ هێزەکانی یەپەگە. لە بەرامبەردا یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە ڕایگەیاند شەوی ڕابردوو هێزەکانی تورکیا نزیکەی 7 موشەکیان ئاراستەی گوندێکی سەر بە عەفرین کردووە. لای خۆشیە وتەبێژی یەپەگە بۆردومانەکانی شەوی ڕابردووی بە سەخت ناوبرد و ڕاشی گەیاند بە توندترین شێوەڵامی هەر هێرشێک بۆ سەر عەفرین دەدەینەوە. لەلایەکی دیکە هێرشەکانی تورکیا بۆ سەر عەفرین ئەوەندەش ئاسانیەکان قەرەلەی دەڕوانێت. بەو پێی هەردوو جەمسەرەکەی کێشەی سووریا کە ئەمریکا و رووسیان وەک هاوپەیمان دەڕوانە هێزە کوردیەکانی سووریا بە تایبەت لە شەڕی دژی داعش و ئامادەنین بە ئاسانی دەستبەرداریە و هێزە بن. ناوچەی عەفرین کە دەکەوێتە باکووری خۆراوەی سووریا ناوچەیەکی استراتیژیە و تورکیا دەوێت بە داگیرکردنی ڕێگە لە خەونی بەیەکبەستنەوەی کانتۆنە کوردیەکان بگرێت کە هێزە کوردیەکان هەوڵی بۆ دەدەن لە بەرامبەردا پاراستنی عەفرین بەلای یەپەگەوە پرسی ژیان و مەرگە و ئامادەنین سازشی لەسەر بکەن.